ئازیزان خۆشەویستان، ئەنجومەنی باڵا وێڕای بەخێراتنی گەرمی خۆتان بە پێویستی ئەزانێ لە ڕێگەی ئێوەوە سڵاوی گەرمی خۆی بنێرێ بۆ کەسوکارتان، بۆ دۆست و ناسیاوتان، بۆ ئەوانەی بەڵێنیان پێداون دەنگ بدەن بە لیستەکەمان، بۆ ئەوانەی کە بۆیان نەکرا خۆیان ڕاستەوخۆ بێنە ئێرە و بۆ ئەوانەیش بڕیاریان داوە لە پشت چاوی کامێرا و لە پشتی چاوی حیزب حکومڕانەکانەوە ڕۆژی 19 نۆ و 21 نۆ بە دەنجی خۆیان بیگۆڕن. خوشکان برایان بزوتنەوەکەتان لە ناخەوە سوپاس و پێزانینی هەیە. سوپاس و پێزانینی هەیە بۆ ئەو هەموو دڵسۆزی و حەماس و لە خۆبردوویەی لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا بۆ سەرخستنی بانگەشەی لیستەکەتان و کاندیدەکانتان دەرتان بڕیوە و پیشانتان داوە. ئێوە بەو هەموو حەماس و دڵسۆزیەی لەو ماوەیەدا دەرتان بڕی هەزاران جار ئەو کەسانەتان بە درۆ خستەوە کە ساڵانێک باوبۆلەرەیان بۆ بێباچی و لاوازبوونی ئینتیمای ئێوە لێدا. بۆ گەل و نیشتیمان ئێوە پێشتریش لە 25 حوتی 2009 لە حوتی 3 2010 بەکردەوە بۆ ئەو کەسانەتان سەلماند کە ئێوە بێباک و بێ ئینتیمانین، بەڵکو ئەوە ئەوان بوون کە پیاوی دەوڵەت و ئەهلی فەرمانڕەوایی نەبوون. ئەوە ئەوان بوون کە ئەمانەتیان نەپاراست. ئەوە ئەوان بوون کە بە خێزان پەرستی، بنەماڵە پەرستی، خێڵ و ناوچە پەرستی و پول پەرستی ئینتیما بۆ خەڵک و خاچیان سست و لاواز کرد. بەڵام شکر بۆ خوا بزوتنەوەکەتان بە پشتیوانی ئێوە توانی کرد و کۆشی دێ و نیوێکی ئەوان لە ماوەیەکی قیاسیدا هەڵوەشێنێتەوە، گوڕیتینی ئینتیما بجێڕێتەوە بۆ ناخی هەموو گەنجانی وڵات و بۆ دەرونی بریندارکراوی گەل. گەنجانی خوێنگەرم، ژنان و پیاوانی عزیز، داواتان لێکەین ڕۆژی دەنگدان زوو بە پێنچی بە عەزمی بەتین و ورەی بەرزەوە بچن بۆ دەنگدان، هەوڵ بدەن هەر یەکەتان لەگەڵ خۆیە ژمارەیەک کەسی تر هەوڵ بدەن هەر یەکەتان لەگەڵ خۆیە ژمارەیەک کەسی تر لە دایک و خوشک و باوک و برا دۆست و هاوڕێ هەم بدا و بیان با بۆ دەنگدان، چونکە دەنگدان بە ژمارەی زۆر و ئاوەدانی بەردەوامی بەردەم ناوەندەکانی دەنگدان بە دەنگدەر ڕێگایەگرێ لە درێژەدان بە تەمەنی دەسەڵاتێکی ستەمکار. دەست لە دەست و قووەت لەخوا بەرەو دەنگدان بە لیستی ژمارە 117 بزوتنەوەی گۆڕان، بەرەو بەدەستێنانی زۆرترین کورسی پەرلەمانی بۆ ئەوەی وەک چۆن لە 4 ساڵی ڕابردوودا حیزب بەخۆ بەزلزانەکانمان فێر کرد ئۆپۆزیسیۆن بوون یانی چی، هەر ئاوا لە 4 ساڵی ئایندەشە فێریان بکەین دەسەڵات و دەوڵەتداری یانی چی. پێکەوە بۆ پێشەوە بەرەو دەسەڵاتێکی نوێ، بەرەو سیستمێکی دیموکراسی پەرلەمانی دادپەروەر، بەرەو نیشتیمانێک بۆ هەمووان، بەرەو بە نیشتیمانی کردنی تەواوی دەستگا و دامەزراوەکانی هەرێمی کوردستان. گۆڕان خوازانی عزیز، جارێکتر بەخێر بێن و ئاڵای دەستان هەر شەکاوە بێت. بفەرمونون ئێساش ئێوە و وتاری بەڕێز نەوشیروان مستەفا ڕێکەری گشتی بزوتنەوەی گۆڕان. Asudei bogal tiene,
خوشک و برایانی بەڕێز، خوشک و برایانی بەڕێز، هاو نیشتیمانانی سەربەرزی کوردستان، سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان شاد. چوار ساڵ لەمەوبەر لە پێشهاتێکی گرنگ و کەموێنەدا بزوتنەوەی گۆڕان بە دەنگ و ئیرادەی ئێوە لەدایک بوو. لەدایکبوونی گۆڕان نەخشەی سیاسی هەرێمی کوردستانی گۆڕی ئاسۆیەکی ڕوونتری لە بەردەم گەشەی سیاسی و ئازادی فەردی و دادی کۆمەڵایەتیدا کردەوە. گۆڕان دەنگی دلێری ئێوە بوو، دژ بە ناعەدالەتی و خراپ بەکارهێنانی دەسەڵات، دژ بە هەدەردان و خراپ دابەشکردنی سامان و مقەدەراتی وڵات. دەرکەوتنی گۆڕان سوپاس بۆ خوا بۆ خێر بۆ هەموو میلەتەکەمان گەڕایەوە، نەک تەنها بۆ ئەوانەی دەنگ و متمانەیان بەخشیە گۆڕان، بەڵکو بۆ ئەوانەش کە بزوتنەوەکەیان لا نامۆ بوو دوودڵ بوون لە ئازدەنگدان بە لیستی گۆڕان. پاش 4 ساڵ لە خۆ ناساندن بە گەلەکەمان وەک هێزێکی داکۆکی کار لە ماف و ئازادیەکان، وەک ڕشەشکێنی خەباتی پەرلەمانی ئازایەتی مەدەنی و نوژنەدان لە ئاست سزای سیاسی و گوشاری جۆرا و جۆردا، ئێستا هاوڕێکانتان نوێنەرە ڕاستەقینەکانتان لە لیستی 170 گۆڕان بڕیاریان داوە شێوازی خەبات لە ئۆپۆزیسیۆنێکی سیاسیەوە بگوێزنەوە بۆ خزمەتکردن لە دەسەڵاتێکی دادپەروەردا. بەڵێنیان داوە وەک چۆن لە 4 ساڵی ڕابردوودا نەخشەی ناو پەرلەمانیان گۆڕی، منبەری حەقبێژیان ئاوەدان کردەوە، ئەم جاریان نەخشەی دەسەڵات و سروشتی فەرمانڕەوایی بە قازانجی ئێوە بگۆڕن، لە پێناو ئێوەدا ئەرک و فەرمان بگرنە دەست. لەم پێناوەدا دوای پشت بەستن بە خوای گەورە پشت ئەستورین بە ئیرادە و دەنگ و متمانەی ئێوە. دەنگدەرانی کوردستان پاش چەند ڕۆژێکی تر بە دیاریکراوی سەر لە بەیانی شەممەی داهاتوو 21 ئەیلول لەسەر جەمبنکەکانی دەنگداندا لە سەرانسەری شار و قەزا و ناحیە و ئۆردوگا و گوندەکانی سەر بە هەر سێ پارێزگای هەولێر و دهۆک و سلەیمانی دەرگاکانی دەنگدانی هاووڵاتیان بۆ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان وەڵابن. داواکارم لە هەموو ئەوانەی مافی دەنگدانیان هەیە بەشداریەکی بەرفراوان لە پرۆسەکەدا بکەن، دەست بخەنە سەر ویژدانیان و دەنگ بدەن بە لیستی 170 بزوتنەوەی گۆڕان. ئەوانەشی کە مافی دەنگدانیان نییە لە دەرەوەی وڵاتن یان ڕێگری یاسایی هەیە بۆ بەشداریان، ئەو ڕۆژە بکەنە مناسبەتێک بۆ دەربڕینی شادی و هاندانی دۆست و ناسیاوەکانیان لەو پێناوەدا. لێرەوە هاووڵاتیانی کوردستان دڵنیا ئەکەمەوە کە بریکاری سەر سنووقەکان
چاودێرەکانی بزوتنەوەی گۆڕان ئەوانەی لە ئاستێکی بەرزی لێهاتوویدان و مەشکیان بە پێی ستانداردی نێودەوڵەتی بینیوە لە پاڵ نوێنەری لایەنە سیاسیەکانی ترە فەرمانبەرە دڵسۆزەکانی کۆمیسیۆن چاودێرانی ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان و سەرپەرشتیارانی پرۆسەکە بەگشتی هەموو کۆششێکی خۆیان خستۆتە گەڕ و ئەیخەنە گەڕ بۆ ئەنجامدانی پرۆسەکە بە شێوەیەکی پاک و بێگەرد هەڵبەت تا بەشداری ئەوش لە پرۆسەکەدا فراوانتر بێ بێگەردی پرۆسەکە مسۆگەرترە بێت. ئەو نیشتیمانانی خۆشەویست، دایکان باوکان، ئەی ئەوانەی سەعات دەخەنە سەر سەعات و ڕۆژ دەخەنە سەر ڕۆژ بە ئومێدەوە دەستان لەسەر دڵتانە لە پێناو سبەینەیەکی گەشتر بۆ کوڕ و کچ و مناڵ و نەوەکانی داهاتوو، گەنجان کوڕان و کچانی تازە پێگەیشتوو، ئەی ئەوانەی گەنجان کوڕان و کچانی تازە پێگەیشتوو، ئەی ئەوانەی ئومێدەکەن دەرفەتی ژیانی یەکسان خوێندن و دامەزراندن هەلی کار و پێگەیاندنی وەک یەک بۆ هەمووتان بە شێوەیەکی دادپەروەرانە مسۆگەر بێ. هاوڵاتیان و دەنگدەرانی کوردستان بەگشتی، قوتابیان، خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان، خاوەن پێویستیە تایبەتەکان، کابانی ماڵ، فەرمانبەران و مامۆستایان، جوتیاران، کرێکاران، کاسبکاران، ڕەوەند و دەوارنشینان، بازرگان و پزیشک و ئەندازیاران، زانایان، ڕۆشنبیران، وەرزشەوانان، ڕۆژنامەنووسان، مامۆستایانی ئاینی و پیاماقوڵان، چالاکانی کۆمەڵگای مەدەنی، کەس و کاری شەهیدان، پێشمەرگە، پۆلیس، ئەندامانی هێزەکانی ناوخۆ، ئەفسەر و کارمەندانی شەهیدان، پێشمەرگە، پۆلیس، ئەندامانی هێزەکانی ناوخۆ، ئەفسەر و کارمەندانی ئاسایش، کەسانی سربەخۆ، ئەندامانی حیزبەکان، بەتاڵە و گرفتار و بێدەرەتانەکان، ئێوە دانیشتووی هەرێم بنیان ڕەوەندی هەندەران بن، خەڵکی هەر شار و شارۆچکە و گوند و ئۆردوگا و دەڤەرێک بن، هەمووتان بێجیاوازی هاوڵاتی پلەیەکی ئەم وڵاتان. مافی خۆتانە داوای ژیانێکی دادپەروەرانە بۆ خۆتان و خێزانەکانتان بکەن، مافی خۆتانە لە چارەنووس و ئایندەی مناڵ و نەوەکانی داهاتوو بپرسنەوە، مافی خۆتانە داوای دەرفەتی یەکسان بۆ خۆپێگەیاندن و کار و دامەزراندن بکەن، مافی خۆتانە داوای دادپەروەری بکەن لە دابەشکردنی پارە، پۆست، زەوی، شوێنی نیشتەجێبوون و هەموو جۆرەکانی تری ژیانێکی شەرەفمەندانە، مافی خۆتانە لە ئاسایش و ئارامیدا بژین و کەس هەڕەشەی سندنەوەی ئاسایشتان لێ نەکات، مافی خۆتانە لە کاتی کێشە و لێقەومان و هەڵکشانی تەمەنە حکوومەت بەهاناتانەوە بێت و بیمەی کۆمەڵایەتی و تەندروستی و خانەنشینیتان بۆ دابینکە، مافی خۆتانە داوای حەق و بەرکەوتی خۆتان لە بودجەی گشتی بکەن، مافی خۆتانە لە نوێنەر و کاربەدەستان بپرسنەوە سەبارەت بە هەدەردانی سەروەت و سامانی ئەم هەرێمە، مافی خۆتانە هەر موچە و پارەیەک وەری ئەگرن لە پای بێدەنگبوونتان نەبێت و هەڕەشەی نانبڕینتان لێ نەکرێت، سازش لە سید و ئینتیمای سیاسی و کۆمەڵایەتی و فکری و ئاینیتان لێ نەکرێت، مافی خۆتانە ڕێگە نەدەن پارەی وڵات و موڵکی گشتی وەک ئامرازی هەڕەشە و کڕینی ویژدان بەکار بێت، مافی خۆتانە لە کاتی وەرگرتنی هەر مافێکدا خۆتان بە چاوبەرەوژێری کەس نەزانن، مافی خۆتانە لە دەسەڵاتی ترس ڕزگارتان بێت، ژیانێکی ئازایەنەتر ئاسوودەتر لە وڵاتەکەی خۆتان نابژێت.
هەموو ئەو مافانە دیوی دووەمی واجب و ئەرکتانە لە پێناوی نیشتیمانە. لێرەوە داواکارم لە پێناوی نیشتیمانە کە حەقی بەسەر هەموومانەوە هەیە، لە پێناوی مافەکانی ئێوەشە کە هەمووتان حەقتان بەسەر نیشتیمانەوە هەیە، ویژدانتان ئاسوودە بکەن و دەنگ بدەن بە لیستی 117 بزوتنەوەی گۆڕان. بەدەنگدانتان مێژوویەکی نوێ بۆ خۆتان و بۆ نیشتیمان و بۆ نەوەکانی داهاتوو بنووسنەوە، بەدەنگدانتان نەخشەی سیاسی بگۆڕن. لە کۆتاییدا بەخوای گەورەتان ئەسپێرم و هەر بژین بە شادی و سەربەرزی ئازادی. ئێستاش بفەرمونون ئێوە و وتاری سەرۆکی لیستی 117 بزوتنەوەی گۆڕان بەڕێز یوسف محەممەد سادق با بفەرمێن. ئەی گۆڕین! ئەی گۆڕین! ئەی گۆڕین! ئەی گۆڕین! بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، خوشک و برانی بەڕێز، گۆڕانکاران و گۆڕانخوازانی عەزیز، سڵاوی خوای مەزنتان لێبێ. بە ناوی خۆم و تێکڕای کاندیدەکانی لیستی ژمارە 117 بزوتنەوەی گۆڕانەوە بەخێر هاتنی گەرمتانەکەم. سپاسی هیلاکی و ماندووبوونی ئەم چەند هەفتەیەتانەکەم. دڵسۆزی و ورەی بەرزی ئێوە لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا کە ماوەی بانگەشەی هەڵبژاردنی لیستەکەتان بوو، ئارامی جەستەیی و ئاسوودەی دەرونی بە ئێمەمانان بە کاندیدەکانی خۆتان بە بزوتنەوەکەتان بەخشی. ئازیزان، خۆشەویستان، خۆتان شایەتن بزوتنەوەکەتان لە ڕێگەی خوشک و براکانتانەوە لە پەرلەمانی کوردستان توانی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەکردەوە بیسەلمێنێ کە وەفاداری ئەو وعد و بەڵێنانە بووە کە بۆ هەڵبژاردنەکانی 25 حەوتی 2009 بە ئێوە و هاونیشتیمانیانی کوردستانی دابوو. من لێرە لە بەردەمی ئێوەدا بە نوێنەرایەتی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی ئایندەی کوردستان، بە نوێنەرایەتی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی ئایندەی کوردستان بەڵێنەدەم کە نەک هەر درێژە پێدەری ڕێچکە و ڕێبازی هاوڕێکانمان بین، بەڵکو بەڵێنەدەم کە لە دڵسۆزی و وەفاداری بۆ بەڵێنەکانمان پێشبڕکێی ئیجابی لەگەڵ هاوڕێکانی پێشخۆشمان بکەین و پێشبڕکێی ئیجابی لەگەڵ هاوڕێکانی پێشخۆشمان بکەین و هەمیشەدا کۆچی کاری سەرسەخت بین لەو بەڵێنانەی لە ماوەی ئەم بانگەشەی هەڵبژاردنە بە ئێوە و بە خەڵکی کوردستانمان داوە.
ئەوەی گۆڕان لە 4 ساڵی ڕابردوودا هەر بەتەنیا لە تاقیکردنەوەی پارلەمانیدا ناجح نەبووە، بەڵکو لەو بەڵێنە سیاسیەشە سەرکەوتوو بوو کە بە ئێوە و بە خەڵکی کوردستانی دابوو. ئەو بەڵێن و پەیامەی لە ڕۆژی لەدایک بوونیەوە بە هاوڵاتیانی کوردستانی دا و مژدەی دانێ کە بە بەشداری و بەڕێبەڕایەتی گەنجان خۆیان ئەبێ مۆدێلێکی نوێی حیزبەتی لە کوردستان دابهێنێ. هەرواشمان کرد و نمونەی حیزبی دەنگدەر و خەڵکی کوردستانمان داهێنا و مۆدێلی حیزبی ئەندام و حیزبی مشەخۆر و حیزبی شمولیمان بە مۆزەخانەکان سپارد. ئێستا ئەگەر پێکەوە ئاوڕێک لە 4 ساڵی ڕابردوو بدەینەوە زۆر سانا و سادە ئەتوانین ڕیزێک دەستکەوتی گەورەی نیشتیمانی بۆ بزوتنەوەکەتان بژمێرین کە بریتین لەمانە. گۆڕان مۆدێلێکی نوێ لە حیزبەتی داهێنا کە لە تەواوی ناوچەکەدا نمونەی نییە. ئەم مۆدێلە لە حیزبەتی هیوای بە گەنجان و بە خەڵکی کوردستان بەخشیەوە بۆ ژیانێکی خۆشتر و ئایندەیەکی گەشتر. وشیاری و ئاوەزی سیاسی هاو نیشتیمانیانی کوردستانی بەرز کردەوە و هێز و ئازایەتی پێبەخشین بۆ ئەوەی بێترس بچنەوە بە گژە و زوڵم و ستەم و بێدادیە سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە حیزب حکومڕانەکانی کوردستان بەرهەمیان هێناون. گۆڕان دەستپیسی و بێویژدانی ئەو حیزبانەی کەشف کرد کە خەڵکی کوردستان لە چەند هەڵبژاردننی ڕابردووە متمانیان دابوونێ وڵات بەڕێوەبەرن کەچی ئەهلی ئەو متمانە نەبوون. گۆڕان نهێنیەکانی بوجە و بەتاڵانبردنی سامانی نیشتیمانی کەشف و چۆنیەتی خراپ کۆکردنەوە و خراپ دابەشکردن و خراپ بەکارهێنانی داهاتە جۆرا و جۆرەکانی کوردستانی بۆ ئێوە ئاشکرا کرد. گۆڕان پەچەی لە ڕووی سیاسیانی بازرگانی و بازرگانانی سیاسی هەڵماڵی و تۆڕەکانی بازرگانی کردن بە ژیانی خەڵک و بە ژینگەی کوردستانی ئاشکرا کرد. گۆڕان گەنجی هێنایە پێشەوە بۆ ناوناوەندی دروستکردنی بڕیاری سیاسی و توانی تەندروستانە توانا و تەجروبەی دوونەوەی سیاسی تێکەڵی یەکتر بکە کە بەرهەمەکەی ئەم بزوتنەوە بە قەبارە بچووک و بەتوانە مەزنەیەکەی بینین و لە مەیدانی سیاسی کوردستانە بۆ بە مەزنترین وازی کرد. بە جۆرێک حیزبە خۆ بە زلزانەکانی کوردستانی ناچار کردووە شوێنی وتارە سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەکەی بکەون بەبێ ئەوەی بتوانن جێبەجێ بکەن. گۆڕان شکۆ و لوتبەرزیە و هێزانەی شکاند کە لە بورجی عاجەوە سەیری هاوڵاتیانی کوردستانیانە کرد و پێیان وابوو ئەتوانن حکمی بنەماڵەیی بەسەر تەواوی خەڵکی کوردستانە بسەپێنن و پشتا و پشت لە نێوان نەوەکانی خۆیانە دەسەڵات دەسا و دەست پێ بکەن. گەنجانی خوێنگەرم، ژنان و پیاوانی عزیز، خەڵکی دڵسۆزی کوردستان، ئێمە لە پەیام و بەرنامەی خۆمانە بەڵێنمان پێداون دەسەڵاتێکی نوێ، ژیانێکی نوێ، دابەشکردنەوەیەکی نوێی داهات، جۆرێکی کە لە فەرمانڕەوایی و مۆدێلێکی تر لە سیستمی سیاسی بخولقێنین.
بۆ هێنانەدی ئەو خەون و ئاواتە ڕەوایانە پێویستمان بە دەنگ و پشتیوانی ئێوەیە. ئێوە متمانەی خۆتانمان بدەنێ بمان کەنە زۆرینەی پەرلەمانی، ئێمەش لە بەردەم خودا و ئێوەدا سوێنە خۆین کە ئەهلی بەدیهێنانی بەڵێنەکانمان و ئەهلی فەرمانڕەوایی دادپەروەر و ئەهلی دەوڵەتداری و ئێوە متمانەی خۆتانمان بدەنێ بمان کەنە زۆرینەی پەرلەمانی، ئێمەش لە بەردەم خودا و ئێوەدا سوێن دەخۆین کە ئەهلی بەدیهێنانی بەڵێنەکانمان و ئەهلی فەرمانڕەوایی دادپەروەر و ئەهلی دەوڵەتداری و ئەهلی هێنانەدی مەفهومی هاوڵاتی بوون و ئەهلی بیناکردنەوەی مرۆڤی کوردستانی و ئەهلی خوڵقاندنی کۆمەڵگەیەکی لێبوردە و ژینگە پارێز و ژیان دۆست و زانست دۆست بین. دەست لە دەست و قووەت لەخوا بەرەو دەنگدان، بەرەو بەدیهێنانی زۆرترین کورسی پارلەمانی، بەرەو سیستمێکی دیموکراسی پارلەمانی دادپەروەر، بەرەو نیشتیمانێکی ئاوەدان و ئازاد و پێشکەوتوو بۆ هەمووان. هاو نیشتیمانیانی کوردستان، دەنگدەرانی ئازیز، دەنگدان لە ئێوە و پشتیوان بەخوا کار لە ئێمە هەموومان پێکەوە ئەیگۆڕین، ئەیگۆڕین، ئەیگۆڕین. دڵنیابن، دڵنیابن، دڵنیابن سەرکەوتن بۆ ئێوەیە، سەرکەوتن بۆ ئێمەیە، سەرکەوتن بۆ هەموومانە. بۆ سەرزەمین دڵپە و بڵێزەی واکو نەورۆز ئاگرێگا بەهێز و دین بۆ ڕەشە پۆلی دەریایە پشکەنارەکان بۆ سەرزەمین دڵپە و بڵێزەی واکو نەورۆز ئاگرێگا بەهێز و دین بۆ ڕەشە پۆلی دەریایە پشکەنارەکان دەهاژنێ لە ناو دڵی لاوی کووردا تۆی ئازادی ئەچێنێ گۆڕانە دەنجی تۆ گۆڕانە
گەنجی تۆ گۆڕانە گەنجی ئازادی